خۆشەویستان، ئەوڕۆ باسی مژارێکی تایبەت دەکەین، مژاری پێکەنین. دەگوترێ کەسێک کە پێدەکەنێ بۆ ماوەی 45 دەقە ماسوولکەکانی بەدەنی هەموو دەبنەوە، واتە حاڵەتێکی خۆشی دەبێت، سترێسی کەم دەبێتەوە، سیستەمی بەرگری بەدەنی بەهێز دەبێ، زەختی خوێنی دادەبەزێ، یعنی بەرز نابێتەوە. ئەو کەسانی پێدەکەنن تەمەنیان درێژ دەبێت، تەمەنیان درێژترە لە کەسانی عادی و هەروەها ئەو کەسانی پێدەکەنن ڕاکێشەرترن، زۆرتر دەکەونە بەردڵی لایانی بەرامبەریان، واتە بەردەنگەکان. پێشدا دەچینەوە لای میوانی بەرنامەکەمان بە بزانین میوانی بەرنامەکەمان چێیە، دواتر زۆرتر باس لە مژاری پێکەنین دەکەین. بەڕێز کاک حەسەنە خول، پێم خۆشە بزانم بۆ پێت دەڵێن حەسەنە خول؟ مۆزوعی ئەسڵاو جارە پێشە بۆشتێکی لێ پێم خۆشە لە هەموو بینێدان. ئەمن سڵاو شتی نازانم بکەم، ئەمن فێر نەکەم، هەر یەک جێ دەپەڕمە سەر بابەتەکان. زۆر باشە، لازم نیە سڵاو بکەین. ئەمن فێر نەبووم، ئەگەر جەنابەت فێر بوویە دەزانی سڵاو بکەی فەرمو سڵاو. ئەمن سڵاوی فێربوومە، چەندکو ئینسانێکی شوختە ببوومە، هەمیشە بە سڵاوێک کتومە دەگەڵ بێ جەماعەتی خۆمان، دەگەڵ دۆستان بە سڵاوێ هەمیشە ئەمن توانیمە خەڵکی زۆرتر جەزب بکەم و جەلب بکەم بە سڵاوێکی تایبەت و بە شوخێکی تایبەت. پاشەویست سڵاو لە هەموو بینێرانی خۆشەویست، لە هەموو کەسانی خۆشەویست کە ئەمن دەبینن و یا نامبینن یار هەرچی. مۆزوعی لەقەبی خولەی کە لە سەرەمەداندرا ئەوە دەگەڕێتەوە زەمانی کە بابم بابی بابم دەبیتە باپیرم ئینسانێکی خولە بوو، هەم قوتەخڕە بوو هەم خولە بوو و نەنکم زۆری خۆش دەویست، یەکجار زۆری خۆش دەویست. لە شایان پێی دەکوت خولە گیان، هەمیشە پێی دەکوت خولە گیان، حایزی نێو نەدێنە، نێوی حایزە خول بوو، یعنی هەر نەنکم نێوی، بەڵێ هەر نەنکم نێوی لێنا کەوا بوو ئەو نێوە نێوێکی یعنی لە دڵەوە نێولێنراوە خۆشە و وانە وەک ئەو نێوانە کە ئاغایان کەسێک ڕقی لێت دەبوو نێوێکی لێ دەناوی، نێوەکە دەوروبەری خۆتانیان ناوە. بەڵێ بەڵێ ئاغایەکان بەتەبە کولەم بنەماڵەیەمان زۆر خۆش دەویست، چەند کۆمە لە بنەسلاوێ ڕاهات بووین، بنەسلاوێ عێراقی ڕاکاتی خۆی خودی بنەسلاوێ هەر بەنێو تایفەمە بوو، تایفەی نانەکەلیان. جا بەو خاترەی ئاغایەکانی منتەقەی خوددا هەڵناگری زۆر زۆر بۆمە ئێحترام قایل بوون و زۆر زۆریان بابم خۆش دەویست، باپیرمیان خۆش دەویست، هەم شێخەکان هەم ئاغایەکان هەم ماوەستایەکان، ئەوەی پێ ناسیبەیان، بابمیان ناسیبە یا باپیرمیان ناسیبایە بە ئێحترام. جا ئەو نێوە لەو دەمیەوە سەرچاوی دەگرین. زۆر باشە، کەوا بوو پێت ناخۆش نابێگە پێت بڵێن حەسەنە خول. تازە لە قەبەکە بۆم دانراوە، هیچ پێم ناخۆش نییە و ئەمە ئەمن خولەی کەسانێکی مە کە ئەمنیان خۆش دەوێت، نەخولەی کەسانێکی کە ئەمنیان ناخۆش دەوێت. و متمەینیشم، زۆر متمەینیشم ئەندەک ئینسان هەیەک پەیدا دەوێت کە ئەمنیان ناخۆش بوێ، چەندکو ڕێزێکی تایبەتم لە خەڵکی ناوە، هەمیشەش بە ئینوانی شوخی یا بە ئینوانێکی برایانە یا بە ئینوانێکی جیرانێکی باش دەگەڵێن هەستام و دانیشتومە. قەت نیەتم کاری خراپە نەبوو بە واقعیەت. بڵێ واگاداری بینەرانی خۆشەویستی ئەو بەرنامەیەی کاک حەسەن تەمەنی زۆر لە من زۆرترە، ئەگەر لەو بەرنامەیدا لە حاڵەتی ئاسایی زۆرتر شۆخی لەگەڵ دەکەم، مەبەست بێ هەڕمەتی نییە، کاک حەسەن شۆخی زۆر دەکا، ئەمن بەس دەمەوێ وەکو کەسێک کە شۆخی بازە سەری شۆخەکان بکەم و دەنا لە حاڵەتی ئاساییدا ئیجازە بە خۆم نادەم هەندێک شۆخی لەگەڵ بکەم بۆ پاراستنی هەڕمەتیەوی. باشە کاک حەسەن، ئەستا من پێت بڵم کاک حەسەن یا پێت بڵم کاک حەسەنە خول؟
چۆن لە دڵت دەبیتەوە بۆ منیش فەرق ناکە. ئەوە کاک حەسەن جیرانێکمان هەیە نەی کاک ئەحمەدە جیرانمان بۆ ئێستا دوهەر دۆستماوی لە شارێکی دەژی لێرە لە فینلاند نەی کاک ئەحمەدە دەیکوت جیرانێکمان ژنێکی جیرانمان چایان نەمابوو هاتبوو بڕێک چای قەرزکا لە ماڵێ لە خێزانی بەڵێ ئەویش کە بخبار هەڵنی ئەحمەد بوویدی دێ بۆ چای ئەحمەد قەرزکا دەیکوت هاتبوو پێعیب بوو بڵە چای ئەحمەد دەیکوتوی براژنەرێ زەحمەت نەبێ کەمێکم چای کاک ئەحمەد بۆ تێکەم ئەمە ئەمیش دەبێ وەرە بڵم کاک حەسەن نەخۆر ئەوە جابەت ئەوە شتێکە لە نێو خەڵکی بەسەردا بڕاوەلی کاک حەسەن گیان خواهش دەکەم بە قوربانیتەوە یەکەم جار کە ئەمن و جەنابەت پێکەوە ئاشنا بووین یعنی ئەم بە خزمەت جەنابەت گەیشتم دەگەڕێتەوە بۆ سەرەوەی 20 ساڵ لەمە و پێش ڕەنگە نزیک بە 25 ساڵ پێش دیارە بۆ خۆم 30 ساڵم 30 ساڵ 5 ساڵە بۆ دەگەڵ جەنابەت ئاشنا بووم 5 ساڵم دەبوو وایە ئەوەی نازانم چەند ساڵە بووی بەڕاستی پێم وایە بڕێک زیاتر بوو لەو کاتی من برا خۆ تەمەنم زۆر نییە ئەتوو لە بخۆت تەمەند زۆرە ئەمن تەمەنم زۆر نییە ئەتوو تەمەند چووکە مەکەوە خواهشتر لێ دەکەم نامن کەمی ناکەمەوە خۆم وەکتۆ نیمە تۆ پیر نابێ ئەمن دەنا پیر دەبم بەس تەمەنم زۆر نییە ئەلعانە تەمەنی جەنابەت چەندە ئەمن تەمەنم ئەس دەکەم 25 ساڵ پێش بوویندی ئاشنا بووین 5 ساڵ 30 ساڵ بەڵێ ئەلحەم 30 ساڵی جەنابێت بەڵێ ماشەڵڵا ڕەبی بێم زەڕەت بێ من لەوەتی دیتۆ هەر 30 ساڵە بوویە بە قوربانی تۆ دەبم وڵای دەنا ئەمن 25 ساڵ پێش بنافتم دیوە هەر ئەوە بووی بە قوربانی تۆ دەبم دەبرە تۆ دەبرم نا پیری هەر دێ درەنگی هەڵدوو بەڵێ ئەز بکەم ئەمن 46 ساڵم بەڵێ ماشەڵڵا ماشەڵڵا بەڵێ وەلی ئەمە هەر ئەمە هێندێک لە ئەندامانی بنەماڵی ئێمە سەر باڕۆکە هەڵکەوتون زۆر خدا ناگری سەر باڕۆکەی ماشەڵڵا هەزار ماشەڵڵا نەسەر سپی بۆ نەچەیەک نەبرۆت ئەمێت برۆشم سپی بوونا ئەمە ئەوەیە ئەم بە شوخی هەمیشە خۆم ڕاگرتووە بە شادی هەمیشە خۆم ڕاگرتووە دنیایەکە کە لەسەری دێم گوزەر دەکەم ئەو گوزەرگایەیە بە ئیسلا دەزانم کە چۆن ژیانم بۆ وجود هاتووە مردنیشم ئەوە بۆ وجود دێ جا بەو خاترەی ئەم دنیای بەهین ناگرم جا ئەوەیە مۆزوعەکە کە بەڕێک شاد ماوە ئەزت بکەمیش سەرم سپی بووە بەڵام با زۆر شتی بنبەڕی هەڵمەدۆر خایشەن ئەوڕۆ تو دەبەردەستی من دای کاک حەسەن ئەمنەوە دەخدمەت جەنابەت دامە ڕاکەمەوە حەسەنە قولدا اختیاری جەنابەت بکەم وە بیرتا هاتمە دوکانی ئەحمەد قادری و خوالی خۆش بوو فەرهاد شاکری فەرهادی محمود شاکری بەڕەحمەتی خدای شاد بن بەڕاستی جێ کەسەرە بەداخەوە نەماوە لە بینماندا فەرهادێک لە بەڕاستی کەسە هونەرمەندەکان و ئێستادادەکانی شنوێ بوو لەگەڵ ئەحمەد قادری دوکانی خەتاتیان دانابوو تابڵە نووسی ئەمیش هات چۆم دەکردن تازە فێری خەت توشتی بووم ئەویش هاتمە و جەنابەت و چەند نەفەرێکی دیژ لەوێ دانیشت بوون ئەمیش بەرحاڵە دەمی 13-14 ساڵە دەبووم شاید 15 ساڵە ئەوە تەمەن دەبوو هاتم وەلی شەرمێون منداڵێکی زۆر شەرمێون هاتم و کوتیان ئەوە چێش برادران ئەحمەد قادریوان کوتیان ئەوە نیمان کوردنژادە و خەتاتە و خەتی خۆشەوانە ئەتۆش بانگت کردم و کتت وەرە داگە خەتاتی کتمەرێوەڵا کتت وەرە خەتێکم بۆ بنووسە کتم زۆر باشتر بۆ بنووسم کتت بۆم بنووسە قوربانی من شەوی حەسەنە خۆی بەڵێ بەڕاستیش وا بوو یادی ئەو ڕۆژی بەخێر زۆر بۆ من زانەچێ ڕێک و پێک و باش و یعنی لەبەر دڵام بووی حەقیقەتەن لەسەر ئەو وەزلێتەی هونەرهایەکی عەزیبت دەنێوە زوودی داوود جەناب بەو خاترەی بەڕاستی بۆی دەبووە من خۆم فەدای تۆ بکەم هەمیشە وەڵهانی شەر خۆم فەدای تو دەکەم بە جددی چەکومە دێ افتخارە ئینسانێکی وەرچی تو ئەوە لە دە وەزلێتەی دای بەو وەزلێتەی کە هەی
و بەسەر بڵیندانە ژیاوی بۆ مەزەی افتخارە. وەدەزانم بەڕاستیتە بە خودای کاک حەسەن سپاس. مطمئن بە بەڕاستی بم، مطمئن بە. باشە وای دای بنین بەڕاستیتە بەرحاڵ وای دا باش سپاس گوزارم. نانا دای بنێ کە بەڕاستی دیوات بە من کوتەمیش نووسیم زۆرش پێڕاگەیشتم دوکانە کوتت جا دەزانی حەسەنە خول چیە کوتم ناوەڵام سوزانم هەسە کوتت حەسەنە خول ئەمنم ئیدی بەخۆ داشکامەوە زۆرم شەوانە و زۆر بەخۆ داشکام بەڵامی دی بەرحاڵ بەو ئیستادادە شۆخی بازی کە هەت بوو ئەوانە کردتە شۆخی ئەوانە و دوای ژناردیان پیک و نوشا بەو شت هاتوانە ئیدی شتەکەمان لەبیر چۆ زانیم شۆخی بازی و ئیدی لەو ڕۆژیێرا ئەمن جەنابتم ناسی هەتا ئێستا ئەمن بە کەسێکی فشەکەرم ناسیوی شەکەر تەواوە چۆنت پێ مەسڵاتە وای لێ بکە شەکەری دەڵێ فشەبازی دەڵێ شوخی بازی دەڵێ چۆنت پێ خۆشە ناخۆ دەگەڵ کەلیمەی فشەکەر مشکلت نییە خۆ ناوەڵا مشکلم نییە ئەمە زۆر لە کەرایەتی نێزووکە ئەو کەرە لەگەڵ ئەو کەری فەرقی هەیە باشە گەوابی دەنا هەر سۆرەی دڵت پێ خۆشەوە بڵێ ئەو نیە دەڵێ حەسەن تا ئان حەسەن 100 گەز ڕەسەن ئەی وەڵڵا ئەو کەرە کاک حەسەن ئەو کەرە پاشگر لە کوردیدا باشت باش دەزانی لەم باشتر دەزانی کە یعنی کەسێک کە دروستکەری ئەنجام دەری شتێکی بێ یا خۆکەنەری شتێکی بێ ئەو کەرەی پێوە زیافە دەبێ وەک قسەکەر مثلا قسەکەری هەیە قسەکەری باشە فڵان کەس وایە یان کارکەری باشە نانکەری باشە نانکەر بەڵام ئەوە فەرقی هەیە لەگەڵەوەی بەڵام ئەوەشمان هەیە پێم وایە ئەو کەسەی کە نێرەی چا دەکات چی پێ دەڵێن ئەو کەسەی نێرەی چا نێرەکەر بەڵام کەر مانای دیشی هەیە بەڵێ نێران سادەکە بەرحاڵ ئەمن بۆی کە تۆڵێ ئەو ڕۆژی لێ بکەمەوە ئەم نەدەوا خەجاڵەت کردەوە ڕۆ دەبێت دەردت پێ بکەم ئەتۆ اختیارت هەیە پێشەوە بکەم بەرنامەی ئەم چا پێکەوت شوخیان زۆر ناکەی ئەوەیە ئەوە بۆیە ئەوە خۆدە پەردەی داڕاناگرم نیگەران مەبەش لە هەر جێکی بۆ مەڵکەوی شوخی خۆم دەکەم باشە ئەتۆ لە شنوۆیە لە شاری شنوۆیە بەوەی بنێبانگ بیکە کە دەگەڵ هەموو کەس شۆخیت دەکرد وابوو دەگەڵ هەموو کەس شۆخیت دەکرد قسەت پێ دەکوتن قسان پێ دەکوتی باشە ئەتۆ بەڕاستی یعنی هێندە خۆشحاڵ و سەرحاڵ و زیندگیت هێندە خۆش بوو کەوا فشەت دەگەڵ خەڵکی دەکرد و یانی ئەتو خەم و شتت نەبوو مشکلات نەبوو مشکلە هەمیشە هەبووە یعنی دەتولی ئەو ئینقلابەیدا کە بەوجود تا دە ئێراندا هەرچەند کە نێوی ئینقلاب نییە جێنشینە کاتە دانیش لە زێ شای کە ئەو ڕۆژ بوو لە خەرە کارمە مەسایلی سیاسی نییە خەڵک بە چاوە چریکیان چاو لەمە دەکرد ئەوڵی ئینقلابێ ئەمە دوایە چاوم لێکردنا وا چاکترە دەبێت شیوەی زیندگی خۆمان شیوەی ڕفتاری خۆمان بە شێوەیەکی کۆمیدی ئەمە ببینە پێش دەنا وەزدێتمان تێک دەستی بەزیندی ئەمە دەستمان کرد بە شوخی زۆری شمان شوخی دەکرد ئەوڕە شوخیم کەم دەکرد شوخیمان دەکرد ئەمە زۆر بەکەمی ئەمە دوایە شوخیمان زۆر بە ڕێکوپێکی دەکرد و لەگەڵ زۆر کەسانیش بە جددی و بە جوانی بە خۆشی قسەمان دەکرد کاتی جددی بوونێ و کاتی شوخیە فەرقی دەکرد ئەمە ئەو جار دەگەڵ هەموو کەسی کە شوخیمان دەکرد کەسانێکی شەبوو کە پێیان ناخۆش بووە بە چاوەکی سوکایەتیان چاو لەمە دەکرد ئەو جودا ئەما کاتی کە شوخیم دەکرد دەگەڵ ئەو خەڵکەی دەرونی خۆم بە شێوەیەکی شاد دەهێنا دەرێ دەنا واقعیەتدا دڵمان پڕ بوو لە زووخاو ئەوەی کە پێدەکەنی دەردی زۆرە ئەوەی کە پێدەکەنی دەردەشی زۆر گرانی هەیە زۆر گران ئەمە بە شێوەی شوخی دەیهەوێ بیداتە دەرێ ئەوەی کە دەگریێ دەردەچی هەیە بۆ شتەکەچی دەگریێ
ئەما ئەوەی کە پێدەکەنی بۆ هەزار دەردی خۆی زوو خاوی خۆی دەداتە دەرێ بە واقعیت. ئەوانەی کە شوخێژەکەن دڵناسکەشن زۆریش دڵناسک دەبن بە واقعیت. یعنی ئەگە حرەکاتێکی نازوور لە کەسێکی ببینی لەسەر دڵی دەبیتە نەوە کەسەرێک نە کەسەرێکی ئوقتەیی تقریبی دەڵێ بۆ دەبێم ڕەفتارێکی وام کردی کە کابرا ناڕەحەت بێ نە لەبەر خاتری خۆی نەبەر خاتری خۆی لەبەر خاتری کابرای دەڵێ بۆ دەبی کارچی وام کردی کە کابرا لە من ناڕەحەت بێ. ئەو قەزیەیە دەنا شوخێمیشە خۆشە و لازمیشە و بە هەموو ئینسانەکانی گەورە یاچووکە هەموو ئینسانەکان پێویستیان بە شوخێ دەبی شوخێر بکرێت کە واقعا بە شێوەیەکی زیندگی شاد بێ. بۆ ئاگاداری بینەرانی خۆشەویست دەگەڵ کاک حەسەنی بەڕێز یەکێک لە دۆستان یەکێک لەو کەسانی کە لە شاری شنوۆیە شوخی لەگەڵ زۆربەی خەڵکی دەکرد بە شوخیەکانی ناسرا بوو و هەروەکی بۆ خۆشی لە سەرەتای بەرنامەکەی باسی کرد لە بەهۆی کە دایکی باپیر دوایە کاک حەسەن بەڵێ نانکم بەڵێ دایکی باپیری دایکی باپیرم نا خێزانی ئەگە کوتپم دایکی لێرە دایشمام کردووە دایکی بابم دایکی بابت دەبیتە نانکم بەڵێ دەبیتە نانکم نێوی لێنەوە بەڵێ نەنکرد نێوی لە باپیر ناوە حیزە خول و لەوێڕا ئەو خولەیە بەسەدا زۆری خۆشویستووە بە واقعیت نانکم زۆری باپیر و خۆشویستووە قوتەخڕە بوو هەر لەو بابەتیەوە کە قوتەخڕە بوو بۆ خۆشی فێرز بوو وەک شێوەیەکی پێی دەکوت حایز دوایەکانە هەر کوتی وەڵڵاهی خولە گیان دەبەرە و خولایەتێت مرم قوتەخڕە و خولە بوو ئەو خولە بەسەرداهارە خولە لە خۆشەویستیان بەرحاڵ ئەمە لەگەڵ بەرز کاک حەسەنە خول قسە دەکەین. کاک حەسەنە خول بە شۆخی باز ناسرا بوو وەلی پێم خۆش بێندێک مژاری دیش باس بکەین بزانین بەڕاستی هەر ئەو شۆخیانەی لە چیەوە سەرچاوە دەگرن کە بۆ خۆشی ئاماژەی پێکرد و باسی ڕەنگە هەندێک لە بیرەوەریەکانیش دەکەین. کاک حەسەن زۆر جوان باس کرد کە کەوا بوو ئەو پێکەنین و ئەو شۆخی تو ڕێک پاش ئەوەی کە خومەینی و کۆماری ئیسلامیات سەرکار و ژیانی خەڵکی ناخۆش بووانە یعنی دەواقعدا کۆمەڵێک دەرد و خەم و مشکلاتی پەنگ خواردووی وجودی بەشەرێکە بۆتە بەو پێکەنین و شۆخی و بەو جورەی لە دەست مشکلات هەڵدەهاتین وایە بەو شیوەیە لە دەست مشکلاتی خۆن ئیسلا خاڵی دەکرد خۆمە ئەو ناڕەحەتێمان دەدەن دەبێ بە شیوەیەشی بەڵێ خۆسوک دەکرد بەڵێ بە واقعیت بەڵێ جا دەکوترێ ئەو کەسانی کە شۆخی دەکەن ئەوانەی بە تایبەتی زۆر شۆخی دەکەن و بە دەنگیش پێ دەکەن نەتو پێکەنینیشت زۆر بوانەیە کە زۆر پێ دەکەنن دەڵێن باوەڕ بەخۆبوونیشیان زۆر لەسەرەیە و زۆر بە هەست و سۆزن جێگای متمانەی خەڵکین دەڵێن ئەگە ببنە ڕەفیقی کەسێکی کەمترەوەیە ئەوان کەسانە خیانەتی پێ بکەن بەڵکو زۆر بە وەفا دەبن هاوڕێیەکی باش دەبن ینی بەگشتی ئەوانە شتی باشن کە لە کەسێکە چاک پێ دەکەنی و لە دڵ پێ دەکەنی و شۆخێ دەکات. باشە کاک حەسەن ئەنگۆ پێ و دەڵێن کەڵبەش کەڵبەش بەڕاستی ئەنگۆ کەڵبەش بوون نێوەکی کەڵبەشیمان لەسەر بوو و ئێتقادیشم هەبوو و ئیمانیشم پێیان بوو یعنی ئەو جووری کە بابم واقعاً دەدوا لەسەر مۆزوعاتی کەڵبەشایەتێ لەبەر مۆزوعاتی ئینسان شناسی لەبەر مۆزوعاتی ئیستیماع و فەرهەنگ و هەستان و دانیشتن ئەمن کاملەن ئیمانم بەو قەزەیە هەیە و خۆشیشم دەوێن هەموویان ئەوانەی کە نێوی کەڵبەشیان لەسەر بێ بۆ من جێگای حورمەت و احترامە و هەر ئاینەشی دیکەش هەر کەسانی دیکەش کە هەنا بۆ من جێگای احترامە. باشە ئەما من بەڵێ باش کەڵبەش چنە کەڵبەش زۆر خراپ ئەمنە و جوێی بە منداڵی دەم بیست کەڵبەش زۆر خەتەرناکن زۆر خراپ بەڵێ ئەوانەی کە چ شتێکیان نەبوو دەمقابلی کەڵبەشاندا بڵێن مەجبور بوون هەمیشە پەندەشیان بۆ ساسکەن داوەچیان بۆ دابنێنەوە ئەو خەڵکە با دوورێ لەو خەڵکانە بکەن چەند کۆمیشە بە واقعیت جۆڵانەوە و دەدوان یعنی پەرژنیشیان نەبوو کە بۆ
ئەوامل فریویان نەبوو کە بێن خەڵکەشی فریودن لە بۆ مۆزوعاتێکی چی ئەمە ئینسانانی شری کەمانە بوو دەجامە ئەیدا کە ئەو گەورە گەورانێکە لە هەنامە دەزانی کە ئێران دەسەوەزێتەشیدایە بۆ کۆمەلگای فەقیر کۆمەلگای هەژار بەڕاستیش کڵاویان لەسەردادەنن بەڕاستیش فریویان من هندێک شتم لەسەر کەڵبەشی وەدوو کەوتم پێشەوەی کا و ئەو پێکەوتنەی بکەین کەڵبەش دەڵێن زۆرتر لە شارەکانی دەوروبەری پیرانشار و شنۆ و بەشێک لە مەحاڵ ئەوانە هەیە کەڵبەش لە ناوبەکانی دی پێمان نییە بە نێوی کەڵبەشایەتی نا بەڵێ بە نێوی شتێکی دیکە عینەندە و بیر و باوەڕێدا هەیە کە خۆیان جودا کردویتەوە لە مەسائلی ئەفکارێکی واهی بەڵێ ئەمن فقط بەڵێ باشە کەڵبەش بۆ مەسا موسڵمان زۆریان خۆشی لە کەڵبەشی نایە بۆ ئەوە کەڵبەش پێگەی کۆمەڵایەتی نییە دنێو خەڵکیدا چەنک و دەواقیەتدا لەگەڵ خەڵکی دەدوێن و هیچ گونە ئەفکارێکی غەڵەتیان نییە و هیچ گونە خەیانەتکارێکیان نییە واقعیەتەکەی بە خەڵکی ڕادەگەێنن ئیوایە ئەو واقعیەتێک کە کەڵبەشەکان باز دەکەن هەڵدەگرن قبول دەکەن ئیوایە چەنک و دەتەوهماتدا ئەکسەریەت خەڵکەکەی دەتوانن بە واقعیەت ژیان دەکەن قبولیان نییە جا ئەوەیە مۆزوعەکە ئەوەی کە بێتە سەر ئەسلی واقعیەت بکاویتە سەر شەفافیەتی ئەفکارێکی جوان وەڵە دەتوانی زۆر بە جوانی دەتوانیتن قبول بکە وەلی ئینسانایەکی شەنە کە وەچی عەرزم کردێتە تەوەهمات تا ژیان دەکا هیچ وەختێکی ناتوانێت ئەو شتانەی کە کەڵبەش دەڵێن قبول بکە ئەوەندەی بزانم کەڵبەشەکان کەسانێکی لە خەڵکی عادی زیرەکتر بوون جا یان باسەواتتر بوون یان بڵێن بە زمانتر بوون یاوانەی بووە بیستوشمەتەوە کە کەڵبەشەکان دەواقعدا دژی خودا و ئەوانە نەبوون واتە تەنانەت بەشێکیان باوەڕیان بە پێغەمبەریش بووە بەڵام دژی خورافات و شێخ و تا حەدی بڵێن مەلا و دژی ئەو شتانە بوونە یان بڵێن چاک و ئەوە نیە دەڵێن یان کورد ئەو سەیدە چاکە و بچێ سەر قەبری ئەو دوعای بکێ دەڵێ دژێوانن زۆرتر شتێکی وا بوو کەڵبەشایەتی وەچی کە بۆ خۆت ئامۆژەت پێکرد بەو قەزیەیەی بڵێ ئەمە احترام قایل بوون دژی ئەو ئینسانانە نەبوون احترام بۆ هەموو خەڵکەکەی قایل بوون بۆ شێخی بۆ مەلای بۆ کەسانی دەدیکە ئەمما ئەگەر پێکەوە دادەنیشتن هەمیشە پێیان دەکوتن بابە چی دیکە کڵاو لەسەر ئەو خەڵکی منێ واقعیەتەکەی بە خەڵکی ڕابگەێنن ئەوە هیچ دەڵێ درۆیە چەند کۆ من بارا لە مامۆستایەکانی ئەو گەورەکانم سوال کردووە بۆ واقعیەتەکەی ناتوان بە خەڵکی بڕن ئایا بە نوێژ و بە ڕۆژی کامرا دەشتە بە هەشتێ کوتی نا کوتمەدی بۆ ڕناگەێنی خودی گەورەترین ماوەستای شنوەکان ئەم وەفاتی کردووە بەڕاستی ڕێز دەچی تایبەتم بۆی هەبووە پێم خۆشنێ نێویشی بێنم کوتی حەسەن ئەگە من ئەو قسەی بڵێم دە خودی مێرابێندا دەمکوژنەوە خەڵکە بڕوات هەبێ ئەم قسەی خودی ویە چەندکو ئەمار نابی بە نوێژ و ڕۆژووی ئەمە خۆن نیشان بدەین بابا شتهایەکی دیکایە کارهایەکی دیکە جوانتر هەیە ئەمە بۆ دەبێت چاوی خەیانەتێن دەگەڵ خەڵکی هەبی بۆ دەبێت ئەمە بە واقعیەت هەستین جیرانی خۆمان کەوە لە برسان دەبرێ من هەستم بچمە حەجێ ئەوەیە قسەی کەڵبەشەکان ئەوە خزمی من ئەوە لە برسان دەمری هەستم بچمە حەجێ ئەوەیە قسەی کەڵبەشەکان ئەوە جیرانی من داوەتی هەیە کەسی من داوەتی هەیە خزمی من داوەتی هەیە لەبەر بێ پوڵێ ناتوانێت بچی ژیانێکی بۆ واقعاً بۆ خۆی بە وجود بێنێتن یا داوەتی خۆی بکە یا کاروباری خۆی بکە لەبەر بێوەزیەتی خۆی ئەمن ئەستم بچمە حەجێ ئەو قسانەنە بابە حەز لەبەر دەرکەی خۆتە شار ئاژەوەی دەفەرمووی خۆر ئەمن نابڵم کەڵبەشەکان کاک حەسەن نوبەی منە بران نوبەی ئەم قسان دەکەم فەرموو بە قوربانی ئەمە زۆر بڵەمە هاتن زۆر دەکەم زۆر بڵەمە نوبەی پیان نادێ ئەوڕۆ دەڵێم دەبەردە ئەمە نەگەزدارم بۆوە بەڕاستی نوبەی کەسی نادەم ناشۆخێ دەکەم هەر دەمێ هەوشتانی کە دەمێ پیان بگەین لە باری کارتەوە کەوا بۆی ئەمن لێ حاڵیم کەڵبەش نەک هەر شتێکی خراپ نییە بەڵکو کەڵبەشم زۆرتر وەکو منتەقیدێک
منتەقدێکی دینی و کۆمەڵایەتی دێتە بەرچاو کە دژی هەندێک لە نۆرمەکانی کۆمەلگایە، وەکو مەسەلەن شێخپەرستی یان مەسەلەن بوت پەرستی ئەوەنی کەسێکی دەکەنە بوتێک و دەیکەنە وانەکە زۆرتر دەڵی دژی ئەوانەیە تا دژی خوا و پێغەمبەر بێ. من ئەوای دەبینم. حەسەن کەڵبەشترین کەڵبەشی منتیقەی شنوێ چێ بوو؟ لە هەمان کەڵبەشتە کە دە منتەقەی شنوێدا هەبوو ئوستاد بوو، دوودان و ئوستادمانە بوو بەنێوی مام میرزای ڕەحمەتی دەبیتە باپیرە ڕەحیم عەزیزیانی ڕەحمەتی کە ئەو بینەی بەداخەکی زۆر گرانەوە حدودی چەند مانگ لەوەی لە پێش وەفاتی کرد، زۆر بەداخەوە یگای ڕێز بوو بەڕاستی لە بۆ من بە زۆریشم عەزاب کێشا. دوایش مامۆسوی ڕەحمەتی بوو، مامۆسوی نەجار، بەڵێ زۆر ئەوانە زانا بوون بەڕاستی شێریش هەیە مامۆسوو 80 بەستە شێری هەیە تەقریبی یا 80 بەیتی هەیە یا 80 بەستە شێری دێرەدا وا بزانم بەیتن 80 بەیت ئەگەر هشتا شعر بن 80 شعر بەڵێ وێ دەچێ ئەوە دەبن بەڵێ بەڵێ وەما میرزای ڕەحمەتیش کتێبی هەبوو، ئەو ئینسانێکی نووسینەر بوو، ئینسانێکی فەوقڵادە باسەوات بوو، وە کتێبێکی نووسی بوو بە ئەلمێهدی. ئەو کتێبیشیان دزی بەڕاستی لە خودی حسێنی کوڕەکەیان دزێ و کاتی کە جیرانی سوپای پاسداران دادوخانیاتی دابوو ئەو دەمی هاتن ماڵەکەیان لێ تاڵان کردن، کتێبەکەی ئەلمێهدیشیان دزی و مطمئنشم ئەلعان ئەو ئەلمێهدیە بێنێوی خوێنی نووسراوە، یعنی هەندەی ئینسانێکی باسەوات ئەمن مطمئنشم، ئەوە بیری خۆمە و چوونی خۆمە. ئەمن هەندێک شتم پرسی لەسەر میرزا مرادی پێویستە دێرەدا ئەگەر چی بەرنامەکەمان لەسەر شۆخیە، بەڵام بەرحاڵ شۆخی شتی جدیش باز دەکەین. ڕەحیم عەزیزیان یەکێک لە هاوڕێیانی من و کاک حەسەنی بوو، کەسێکی تا بڵێ هونەرمەند و کەسێک بوو تا دەکرێ بڵم لە هەر قامکەی هونەرێک دەباری زۆر پێگەیشت و ئەو ڕۆژانە بەداخەوە بەجێهێشتین و ئەمن شتەمەی شت بنووسم، بەڵام یەک ڕۆژ پاش یان 2 ڕۆژ پاش شۆڕشی ژینا بەسەر داهات و ئەمن لەبەر مۆزوعاتی شۆڕشی ژینا شتەکەم بڵاو نەکردەوە دام ناوەشتی لەسەر بنووسم، بەڵام بۆ ئاگاداری بینەرانی خۆشەویست دەگەر ئێستاش کە شۆڕشی ژینا نزیک بە 120 ڕۆژی خۆی تێپەڕ کردووە و چاوپێکەوتنەی دەکەین. پێکەنین شۆخی و مۆزوعەکان بەشێک لە ژیانی ئێمەن و پێم باش بوو کە ئەو مۆزوعی کاک حەسەنی لە دەست نەدەم. زۆر جار بە هەندێک خۆمە دەڵێن ئێستا وەختی ئەو کارەی نیە، ئێستا وەختی ئەو شتەی نییە، زۆر شتمان لە دەست دەچێت، بۆیە پێم خۆش نەبوو لە دەستی بدەم. کاک حەسەن دەڵێن میرزا مراد وەختی خۆی مەلایەکانی شوێنێ فتوای کوشتنیشی دەدەن، فتوای ئەم کوشتنی دەدەن و داوا لە ڕژیمی شای دەکەن کە بیکوژێوانە و ئەمن هەتەنان ئەوم بیستۆتەوە کە موساخانی زەرزا خوالی خۆش موساخانی زەرزا کاتی خۆی کە دەچێتە لای شای ئێرانی محەممەد ڕزا شای ئەوەم وام بیستۆتەوە چەندە ڕاستە نازانم، شا پێی دەڵێ ئەو کەسە داوایان کردو مەلایەکان و زانانی ئاینی کە یادامی کەین گویا دژی دینی ئیسلامانە هەڵستاوەتەوە، دەڵێن موساخان کتوویە زۆریش تاریف کردو، کتوویە ناو ئینسانێکی باسەواتە و ئەوە خەڵکەکە لێ حاڵی نابێ و ئەوانە دەناوەسن دژی دینەوانە نییە و تەنانەت ئەو قسەی موساخانی بەعیز بووە ئیدی دەڵێ ئەدامی نەکەن، دەنا ئەدامیان دەکرد. بە حەقیقەت ئەمن چۆن ڕابگەێنم، ئەمن ئەلبەتە بخۆم ئاغا موساخانم چەندین دەفعات لە خدمەتی دابوومە، زیارەتم کردو، یعنی لە خدمەتی دابوومە کاتی کە شەترەنجی دەکرد، کاتێکە دەچۆ دەرێ هەتا ڕۆژێکیش بە مسافرەت پێکەوە لەگەڵ کاک سەدیخانی کالعانەکانە لە ئۆتریشە ژیان دەکا، بەڕاستیش ڕێزە چنایبەت من لە بۆیان هەیە لە بۆ هەموو بنەماڵەکەیان پێکەوە تازدمێش چوینە لەگەڵ موساخانەوە دەمی کە کەسیان سوار نەدەکردە بۆ نێوماشێنێ ئینسانێکی ئەوە لە ڕێک و پێک بۆ گەزانیە من کوڕی ئەحمەدی مە بە ئیسلاحی خۆمان ئەحمەدە خوول
کاک سەدیقیش کوتی پێم خۆشە پێکەوە بێنە تا تۆ پێچی فوتباڵیشمان کڕێبوو لە جێگاهەیەکی کە بڕێک ساف و سوور بوو فوتباڵمان دەکرد ئەو دەمی تۆپێکی لایلۆن بە ئەرزش بوو زۆر ساڵەکانی حدودەن چلو دوو ئەوانە پێکەوە ئەم کلاس بووین 2 ساڵم پێکەوە 6 ساڵم پێکەوەم کلاس 2 ساڵمە 6 ساڵم دەکرد کاک سەدیق ئێمە پێکەوەم کلاس کاک سەدیق سادق خانی زەرزاوی ئێستا لە یەکێک لە وڵاتان برای سادق خان لە هۆلەندەیە کە پارەکانای پێ دەبیتە چەند ساڵەوەی لە پێشکە ترۆر کرا خۆشکەستانە نەزات بوو بەڵێ نەزاتی بوو کاک سەدیقش لە ئۆتریشەیە عەرزی جەنابەت بێ ئەمن کە چەند دەفە ئاغا موسا خانم زیارەت کردبوو لە نێزووکەوە بە خزمەتی گەیشت بوو ئینسانێکی زۆر تایبەت بوو ئینسانێکی بەڕاستی بە فکر بوو ئینسانێکی بەمێشک بوو ئینسانێکی زانا بوو زۆر ئینسانێکی زانا بوو و ئینسانی باسەوادی زۆر خۆش دەویست بەڕاستیش احترام قایل بوو لە بۆ بنەماڵی مە و لە بۆ بەقەولی خۆمان کەڵبەشەکان بۆ هەمان احترام قایل بۆ هەمان بۆی کە زۆر دوور نەچین ڕەوانی شاد بێ هەر ئەوەی کە بە باشی نێوی دێ ئەوە دیارە تایبەتمەندی باشی هەبووە چون مژارەکان پەیوەندی بەیوێنێ بۆیە باسکێک قەتع دەکەین دەنا وەکو بێڕێزی تێری نەکەین ئەم خاترێکی خۆشم لە سادق خانی هەیە لە بەرنامەیەکی حیزبی بوو سادق خان ڕۆڵێکی زۆر نێوبژیوانێکی زۆر مثبەتم هاتە بەرچاوی واقعیەتەکانی دەدیت کەیفم پێهات پێشتە هەر نێم بیست بوو وەلی زۆر بێتەڕەفانە قەزاوەتی کرد زۆرم پێجارب بوو ئەو بیرەوەریەم هەیە لە سادق خانی و پێشم خۆش بوو لەو ترۆرەی نەجاتی بۆ ڕزگاری بوو ئەلحەمدولای بەخۆشیەوە لە حاڵی ژیاندا ئێستا کاک حەسەن بازارێکی بۆ بینەرانی خۆشەویست باس بکەین خۆشەویستان دەگەڵ بەڕێز کاک حەسەن ناسا بە حەسەن نەخوور یەکێک لە شۆخی باسترین کەسەکانی شاری شنۆ قسان دەکەین ئەو ڕۆژانە هەر بە شۆخی و فشە ئەوانە ئەمە دەماندیت ڕای دەبوێرێ و باسمان سەرەوەی کرد بزای نەو شۆخی فشە و شۆخی شتە ئایا بەڕاستی لە ستیەوە سەرچاوی دەگرێت دیارە باسمان کرد و دەکرێت گەر بەشەکانی تریەوە بەرنامەی چاو لێ بکەن دەیبیسن و دەیبینن کاک حەسەن وەختێکی ئاوی گندۆرە دەفرۆشت ئاپتالبی خۆمان ئاوی گندۆرە دەفرۆشت و باشە لە دەوروبەری توش 2-3 نەفەری دیش ئەو کاران دەکرد ئەتوو بۆ مشتری لە هەمان زۆرتر بوو ئاپتالبی ئەسەنەخول هەر بە نێوبانگ بووە وەختی ئەو کاتی خۆی ئاغای زانجیری کوڕەکانی ئای زانجیری یەک دانە ئاپتالبیان دانا بوو کاک فەڕوخان قوربانی حرمەت و احترامی بم بەڕاستیش ڕێزێکی تایبەت من لە بۆیە فەڕوخ زەرزا بەڕاستی بۆ من زۆر جێگای احترامە و کاک مستەفا خانی کوڕی کاک شێرخانی بەڕاستی ئەوانە بۆ من جێگای ڕێز و جێگای احترامن ئەوانە ڕوبەڕووی من بوون جا هەموو مەغرەبان دەچوم دەمکوت باید چەند و فرۆشت دەکوت وەڵە بایەوەندەی ڕێزم دەخرم دەکردنەوە بەیس لە باید چەندینە بە هەر سێکیانی دمنیان نەدەفرۆشت بۆ ئەمن تەبلیغم زۆر دەکرد دەمکوت ئاپتالبی ئەسەنەخول دەوای زد ئسحاور یەرەغاون سەرەتان داهاتن دایان کڕی زۆریان پێخۆش بوو کەسیش نەیدەوێت یعنی باوەڕ کرد کەسێک بەو لێداتمە دەبا حتممە لە دۆستان دەبا حتممە ئاپتالبێکی خواردبە ڕۆیشت بە جەریمەکەی دەدا و دەڕۆیشت ئەو زورەی لات بوو ینی وەک شتێکەکی چەند بە شوخیم ڕادەبارد و بەڕێک و پێچی خاوێنیش بووم پۆخت بووم دەو کارەیدا ئەوەی قەزێکەوە بوو جا پاش پەوتی بار بوو بۆ قەزیە ساڵی 64 کە 2 مانگ و 6 ڕۆژ پاشەویش پاش مابم برایەکەم فەوتی کرد دەوردەوردە وەزیێتم تێکچوو بەڕاستی ئەوە بوو قەزێک دەوام بەردەوام بوو خوالیان خۆش بێ چەند نظام جان دەڵم هەستن دەزام ئیمانیشت بە شتانە نییە ناوە ئیمانت پێ هەیە بە خوددا و پێغەمبەر شتی ئیمانت هەیە ئەمن ئیمانم هەیە بە ئینسانهایەکی واقعی و ئینسانایەکی ڕاست و دروست وەلی بە ئینسانایەکی تەوەهومزا و تەوەهوماتی دەمێشکیدایە بۆ مقابل قبوڵنی کاکە با زۆری لەسەر نەڕۆین بەخوای دوای فتوایەک دژی منیش سادر دەبێ و ئەمیش ئەوە
دڵم خۆش کردووە ڕژیم تێک بچێ بگەڕێمەوە وام لێ مەکە ئەمن ئەوەندەی دینی ایمانەشمەیە لێم مەستێنە لێم گەڕێت ئەوڵی قلابێ فتوایان داکە ماڵە مەبسووتێنن چەنها برادر بەس جددی ئەلهانی شەرماوندا تامە چوونە مەیدانیان لە بۆیان چوونە سەر پردێش چەنها نەفەر بوون پێم خۆش نێویان بێنە ئەگە گوێ بدەنێت دەزانێت چی هەمە دەڵێ باشە ئەتوو ما منداڵەکانی ماڵە زانجیری بەرە زانجیری و ئەو برادرانی زەرزاوانە ئەتوو ئەوان خۆش دەویستن و دڵێ ڕێز و احترام هەیە ئەدی ئەوە چ ڕێز و احترامە کە چوبی لە بەرامبەروان ئەتوو ئابتالبی دانابوو دەتفرۆشت ئەوە چێ خۆشەویست ئەگە بانکم دەکردم کودابتانوێ ئەوان پێ ناڕەحەت بوون بازارەکەی بە نووس جا خدا هەڵناگری ئینسان دەبری کاک فەڕوخان فەڕوخ زەرزا حەقیقەتەن هەمیشە دێکوت کوڕە بەدڵی خۆت بزۆرەوەی بە قوربانت بم هەر هاوارکە هاوار هەر بابە بە هەموو بێنە لای تو هەر هاوارکە گە دەنگت دیار خۆشە بە چەندی دەدا دانێ بە دەتمەنی بە دەتمەنی دەدا ئەو دەوێت بە دەتمەنی بەڵێ باشە ئەدی ئەو ڕۆژێکە کابرای چۆ بوو کابرای زڵمێ بوو چۆ بوو بێدا دەهات بە دوو چەرخەی بە ماتۆڕێ بەکن دوکانەکەتدا دوو دانەشت دەوێدا قەوما دەو کاتیدا کە ئەمن ئەبتالویم دەفرۆش ئەوەی دوشتی تایبەت ئەوەی ماتۆڕەکەن بۆ بجێڕەوە دە پێشدا ئەوەی ماتۆڕەکەی ڕۆژی سێشەمبەی دەبی کاتی کە سێشەمبەی دەبیتن لە پێش دوکانێک کاک ئەمەرسوو مەجیدیانی بەڕاستی سوپاسگوزاری دەکەمەوی زۆر بۆ من باش بوو دەو کاتیدا ئەلحانی شەرباشە ڕێزش تایبەتم بۆ هەیە ئەمەرسوو مەجیدیان معلیمی جوغرافیا وانەش بوو بەڵێ علی من بوو دەی زۆریش معلیمی خۆش دەویست زۆر بەڕاستی ئینسانشی تێکۆشەر بوو کە تێکۆشەر لە بابەت دەرس و کاریەوە نە کاری شۆڕشگەری و شتێگەوانە نەبوو سەرندەیە شوێنم ڕۆژی سێشەمبەی دەبێ علی شێخا یادی بەخێر بەڕاستی ئینسانشی ئەوش جێگای ڕێزێکی تایبەتە لە بۆ من زۆر زۆرشم خۆش دەوێت کوتی حەسەناوە سێشەمبەیە ئەمما شوێنەکە لێ ڕادەگرم ئەتوش ئاگایەکرد لێ بکتم سەر چاوم ئەمیش بەرەبەرەی چێشتانە دەبی ئەوێ بخاوێن دەکردەوە هەمیشە دەوروبەری خۆم زیرانەکانیشم هەتا ئاوپڕژێن دەکرد بەوەی کە خاوێن بی تۆز و خۆڵ نەبی هەمیشەوە عادەتم بوو ئەمن ئەگە ئاوم پڕدایە لە کلێنی ماشێنێ چاوم لێکرد ماتۆڕێک دێ ئەگە ئاوەکەم پڕ کرد لە قاناوێت ئەمیش کوتم ئەگە ئاوەکەی باوێم وێ بکەوی یاوێ نەکەوی یعنی هەم هەستم قەستم هەم شوخی بوو هەم پێشم خۆش نەبوو بەسەرچی وێ بکەوی لە خەرا شم سوارکەی کەوت با من ئەوەی ڕاستکەمەوە لێرە یعنی کەوا بوو ماتۆڕێک بەوێدا دەهات دەتەویزە سڵاوی قانایە واگاداری بینەرانی خۆشەوی شنۆ شارێکە کە هەمیشە قاناو یان بڵێن حاڵەتی جۆگەم وەکو جۆگەی بەو بەرەوبەری شەقامیدا ئاو دێ چون شارێکە ئاو لە شاخەکان و بەفراوەکان دێتە خوارێ هەمیشە ئاو بە بەردەرکی دوکاناندا دێ ئاوێکی زۆر خاوێن مەگەر خەڵک زبڵی تێکاتەنە ئاوەکەی زداری وا بۆندە خاوێن بوو دەکرێ بڵێ وەک بۆ ئەخواردنەوەی دەبوو دا خەڵک لەو ئاوی قەناوشتەی ئاوی بە پێشدەرکی دوکاندا دەکرد کەوا بکاک حەسەنە تو ئاوت سڵەت هەڵگرت بوو دەتزانی و ماتۆر سوارە دێ کوتت ئاوی پێداکەی ئەرێ وەڵڵی ئاوەکەم پێدا کرد لە پێش کارەژێ ئاغا عەبەسخانی ڕەحمەتی ڕاگەر بە قوربانی گۆڕەکەی بمە بەڕاستی ئەمە ئەو جیرانایی بۆ زۆر ئەرزش قایل بوون سوپاسگوزاری هەموو لایەکی دەکەم هەموو جیرانەکانی ئەو دەمی تایبەت بوون بەڕاستیش شتێکی دیکە بوون ئەلان نازانم ئەلحانەوە 20 ساڵە 20 ساڵەکە حدودەن 15 ساڵێکەوە دەرکەوتوم بڵێ نازانم زاویش کە ئاوەکەم بڵێ کوتت هەر دقیق بە تەمام پێیداکە یا کوتت پێیدا دەکەم و چۆن زۆرتر پێم خۆش بوو پێیدا بکەم بەسەرەکی زۆرتر پێم خۆش بوو بڕێک بزانم چی لێ دێ ئاوەکەم بەمیش فڕێدا ڕاست بۆ ماتۆر سەوارەکەی کەوت ئەویش لە پێش دەرکەی ئاغا عەباسخانی لە پێش کارێژەکەی ڕایگر دەستی کرد بە زنێوە زۆری زنێودا بە باب و بە هەموو کەسێکی قەح بە بابی تۆڵە بابی سەگ باب ئەتوو بۆ نابینی کوێری مەگەر نابینی ئەمنەوە دەڕۆم حرەکەت دەکەم هەموو گیانت پیس کردومە کراسێکی سپی دەبەردا بوو کوڕێکی جوان ڕێک و پێک ئەمیش کوتم بابەکەم قاع بە باب و فڵان فڵان شدە بۆ خۆتی مەگەر نبینێ من کوێرمەوە عینەکەمەیە کوێرمدا نبینم کوڕی من دەستی کرد بە زنێوان ئەویش حازی مستەفا ڕەمەزانی
یادی بەخێرێکەویشان لەقەبەشی هەیە پێم خۆش نە لەقەبەکەی بێنم وەفاتی کردو ڕۆیش هاتبی یان ناوێری لە ترسی کوڕەکانی بێنی ناوێرم لە ترسی کوڕەکان دەمگوژن نەی ناین بە حورمەتی خۆمە بەڵێ حورمەت بەخاتی حورمەتی بەڵێ ئەویش هات کوتی حەسەنەوە چیە کوتم وەڵی قەزیە و جوورێ باویجنەوە دەدامیشتەڵم بابە نامەقوڵم کردو غەڵەتم کردو بمبورە برا بڕۆ سەر چاوی منات وەڵا خوددا هەڵ ناگرێ و زنێوی بە کابرایدا زۆر کوتی بێدەنگ بە فڵان فڵان نابینێەوە عوزر خایل لێ دەکا هەستە بڕۆ دەی ئەویش خوددا هەڵ ناگرێ حرمەتی کرد زادەی ناسییانێ ناسم نازانم وەڵا سواری ماتۆرە بۆ هەندی لە لێدا و سویجی یاوی هەندی لەشی لێدا وابزانم ئەگەر لە بیرم بی ئەمیش کوتم بابە بۆ دەڕۆی ئەگە پیاوی دەیە خوارێ ئەمیش سڵەمەوە پڕ کردەوە ڕاوەستاوم لە پێشەوی ئەکابراژەوە جەماعەت خڕبوونەوە بەڵێ خڕبوونەوە بە خۆت دەزانی شەڕی شنوێ چۆن نییە فەوری جەماعەت خڕدەبیتەوە وەڵا هات و 2 متر 3 مترێکی مابوو بگاتە من ئەمیش سڵەم پڕ لە ئاو سڵەکەم فرێدا پێشی پوو هەڵاتم بۆ نێ کوچێ هەڵاتم ڕاست بۆ ماڵێ دوای زەمان کرێ بەبەوە هەڵا دە تو چی لێ دەکەی کابرا چۆوە زۆریشی جنێودا زۆری جنێودا هەر بە جنێودان هات بۆ لای من ئەگە کوتم ئەگە پیاوی دەیە خوارێ باشە پیاوە دێت باشە پێی دەوێرای تو ئەوا جنێوت پێدا یاش کوڕا پێی دەوێرا مەمە قەستم قەت شەڕ نەبووە قەستمە دە شەڕ نەبوو قەت بلەخەرە هەڵاتم ڕۆیشتم چوومە ماڵێ خێزانم کوتی ئەوە قەزیێت چیە ڕەنگت پچکراوە ڕەنگە زەر هەڵگەراوە کوتم وەڵای قەزیێت چێ جوورە شەڕ کردو هەڵاتومە کوتی چەند ڕۆژە بە تۆ دەڵێم مەردی خودای خەونم دیوە بە شەڕ نەیە شەڕشتی نەکرد کوتم بابە بە شەڕ نهاتومە وەڵای هەڵاتومە لە چەنگانی هەڵاتومە زۆر باشە 3 ڕۆژی پێچ و چاوم لێکرەوە کوڕە جوانە هاتەوە کوتی سەلام عەلەیکوم ئەمیش دەو دەمیدا تالبی شتم بچەقۆکم دەستدایە کوتم بە عنوانی تالبی ئەوانە دەست پێ بکەم بە چاکردنێ بلەخەرە بە عنوانێکە و بترسێ لە من ئەوش کوتی سەلام عەلەیکوم کاک حەسەن چ دەکەی چ ناکەی ئەگ چاوم لێ کرد ئەو هەوایە نیە ئەوە هەوای ئەوەز بوو بەڵێ ئەو لا ئیملا کوتم بۆ چ هاتوویە کوتی وەڵای هاتوومە لە بۆ بمبەخشی سولحم دەکەڵ بکەی خەزاڵەتی تومە زۆرم زنێو پێداوێت توش هەڵاتوویە کوڕە عوزرت لێ دەخوازم ئەمیش کوتم زۆر باشە جیرانەکانم هەموو پان کرد شتێکی دیش دەڵێ باسی ماڵە خۆیانی کردبوو کوتی لە ماڵی کوتیان کوتی لە ماڵە کوتویان هەتانەچی دەگەڵی چانە بیەوە نەیەوە خوددا ناگرەوە قسەی خۆی بوو ئەلعانەکانە هاتوومە دەبی دەگەڵم چابیەوە کوڕە عوزرت لێ دەخوازم کوتم اختیارەت هەیە کوڕە بە قوربانی تۆ دەم یاخوا بەخێری هەمە ڕستوو مەجیدیان و کاک ئاغای ڕەحیمزادە و کاک حاجی مستەفا و کاک مەحموود و 1-2 نەفەری دیکەشم بانکردن لە جیرانەکان حەباس و بەلاخەرە جیرانەکان هەموو هاتن کوتیان حەسەن دیسان چییە کوتم برا و کابرای ڕۆژێ لەبەردەستانی هەڵاتوو بەدەستی کردو بە جنێوان ئەلعان هاتۆ بیبەخشم ئەنگۆ چ دەڵم کوتی کۆرە جات چ دەڵێنە تو چی لێ دەکەی کوتم وەڵا دەیبەخشم کوڕە عوزر لێ دەخوازم ئەم چۆن ئەمن مەمنونی مەکە هاتووە زۆری لێ مەمنون ئەمە شەر دەچێ کوتی چییە کوتم دەبی ئابتالبێکی بخۆ جا بڕوە کوتی زۆر باشە برا ئابتالبێکی بدێ ئابتالبێکم دایە خواردێ و کوتم برا دەتمنە حەقی تاربی بدە سەر ئەو چاوەی بنات ئەوە دەتمەنەشم لێستان دەتمەنشم لێ ئێستا زۆر بە جوانێک دەرمان ماچ کرد و ڕۆیشت ئەلعاریش ببینمەوە نایناسمەوە زۆر باش ئەگەوایە بە ڕەنگە وەختی بەرنامە خەشمان کەم بێ پێم خۆشە بە کورتی بڕێک باسی ئەو دەرمانچێتەکەی بکەی دەرمانچێت ئاغا ڕەحیمزادە یادی بە خێربیجا نازانم ماوە یان نەماوە بلەخەرە ڕێزەکەم بۆیان هەیە هات کوتی حەسەن کوتم چیە کوتی کوڕە دەبەرت مرم جا ئەوە لە بابیشم عینەنەوە قەوما بووە من لە بابم ئەو شتەی فێر بووم کوتی ئەو دەرمانانە بفرۆشە کوتم زۆر باشە فرۆشتم بلەخەرە زۆر بە جوانی بانگم دەکردی دەرمانچێچێ یعنی ببوورە بابت دەرمانچێسی دەفرۆشت وەختی خۆی بابم دوکانی خۆی دوکانێکی غەڕازیە بوو دەرمانچێت و کەوش و گۆریە و قەند و چاو هەموو شتێکی دەفرۆش لە دوکانەکەیدا مشتری باشی هەبوو زۆر ئەمە یەک تەبیاتیشی هەبوو هەر کەسێکی هاتپای مشکلێکی هەبە دوکانی بۆ قایم دەکرد دەڕۆژ ئەوە تەبیاتەکەی جا ناسیبە یان نایناسیبە بابم ئەو فەداکارێ لە بۆ خەڵکی هەر هەبوو لە بۆ هەموو خەڵکێک خۆشەویستان
میوانی بەرنامەکەم بەڕێز کاک حەسەنە. کاک حەسەن یەکێک لە شۆخی باشترین و قسە خۆشترین کەسەکانی شنۆیە. بە حەسەنە خوول بەنێوبانگە ئەوڕۆ باسی پێکەنین و شۆخی و باسی شتەکانی پەیوەندیدار بە شۆخی و ئەوانە دەکەین. کاک حەسەن جارێکی وەبیرمە باست کرد، جا دوایە دەچینەوە سەر ماڵ ئاغای ڕەحیمزادە. بابت دوکانی هەبوو دەرمانچێتی دەفرۆشدارێکی مشتریەکی بۆ دێ دەڵێ چێچەکانمانی چی نەمردوون نەیکوشتون چ بووەوە ئەوەن بە کورتی. ئەمن ئاینەن دە خدمەت بابمدا بووم ڕۆحی شادبی قوربانی خۆڵەکەی سەر قەبری بم لەوێ بووم کوتی هاتوو کوتی کاک ئەحمەد کوتی بەڵە بابم کوتی کوڕە و دەرمان چێت سەر داویتە من خوددا چت لێ نەکارێ وەڵڵا چێت ئەو دەمی دانە دانە بوون ئەلحام بە کۆمەڵ پەیدا بوون کوتی کورت پێشتیوانە دەبی کوتی چت کردو چۆن دڕشاندۆ کوتی وڵا چۆنی پێت کوتبم ئەوات کردووە چۆنیە تو پێت کوتم ئەوان کردووە کوتی براوە چۆن مەسەلەن کوتی وڵا ئاوەکەم کردەوە بە گەسکی چووکە بە گەسچی گەسکەشکی چووکەم چا کردەوە ڕشاندوومە لە دەوروبەری کوتی براوا نابی کوتیدی کوتی دانە دانایان بگرە زاریان بکەوە دەزاریان کەم دەمرن کوتی وڵی جاوش بکری چاکە دوای بڕک پێچ و کوتی خدا غەز دەبێتەوە چۆن دانە دانایان بگرم دەرمانیان بام زۆر پێکەنی هەمیش دوای بۆ کریاتەوە بەڵێت چ بووە کوتی ڕاوەستا دەرمانێک دەڵحان دەدەمێ هیچ خەبێ مەکە وڵا دەرمانێکی زۆر باشتریدایە زۆر باشتر زۆر قەویتر وڵا قەدەرعایانێکی پێچوو هاتەوە کوتی فڵانی دەرمان چێسەکەت بەڕاستی ئەو زارکاری کرد زۆر سوپاس گوزارم زۆر سوپاس گوزارم باش وڵا خوددا ناگرێت بەڵێەوە باش ئەو دەمێ من خەڵکی دێهاتی بووم لە شاریش چێت هەبوو یا هەر لە دێهاتی چێت شت هەبوو ئەو دەمی لە هەموو جێکی چێت وەسپێ هەبوو ئەما بە کەمی لە نێو شاریە بوو لە دێهاتی هەبوو لە دێهاتی یەکجار زۆر بوو بەڵێ ئەوە شتێکمە بیراتەوە کابراەک لە شنوێ بوو دەرمان چێچین دەفرۆشت بەڕەحمەت بێ کاک مەولود وایە بەڕەحمەتی خودای شێت بڵ فەقێ مەولود یا مەلا مەولودیشیان پێ دەکەن بەڵێ هەر ئەویش نەبوو خەیان بە کوردیشی دەفرۆشت پێم وایە بەڵێ یا هەر ئەو بوو یا یەکی دی بوو بۆ بیرمە هاوار دەکردی کورد دەرمانی چێچان خەیان بە کوردی ئەخر دوشتی زۆر جیاواز بوون بەڵام ئێستا لێرە ئەوەم هاتە یاد زۆربەی ئەو کەڵبەشانە علاقەیەکی زۆریان بە خەیامی بوو بە شارەکانی خەیامی بوو ئەو نییە خەیام شارەکانی ڕوو لە واقعیەت دەکەوانە دیارە دەژڵێن کەڵبەشیش بڕێک دەچێتەوە سەر عێرفان و شتی لە ئەسڵدا کەڵبەش وەلی دەڵێ بڕێک ڕەبتیان پێکەوەش هەیە ئەو خەیام و ئەوانە ڕەنگە لەوانە ڕاستە چاوەگرت پێ خەیام دیارە کە ئینسانێکی زۆر بەرز بووە و بەڕاستیش مامۆستا هەژاریش کە دێرە دەتوانیوێتی شێعرەکانی خەیامی بە کوردی تەرجمە کاتەوە بیان نووسیت بەڕاستی ئەوە جێگایەکی ڕێز و جێگایەکی حورمەتەشی یەکجار زۆرە لە بۆ ڕوحانیەتی ڕۆحی شادبی بگذارێن ئامینجا ئەلبەتە شێعرەکانی تەرجمەکەی مامۆستا هەژاری زۆر خۆشترە لە فارسیەکەی هاڵاگەداریت یەکێک لە شاکارەکانی مامۆستا هەژاریشە بەڵێ با بینە سەرە و باسی بەسەر کەمان دیار هەر دێتە بەلاڕێدا نەچێ ئاغای ڕەحیمزادە دەرمانی چێچانی بۆ هێنای بفرۆشی بەڵێ ئەمیش بەڵێ ئەمیش بانگم دەکرد ئەوە دەرمان چێتی چاکرد زا دوای کرد بوو بە فارسی با مەو دەرمان چێچە موشەکێ زەمین بە هەوای چێچ ئەسبێ گەنێ منێ بانگم دەکرد سەیرێک جا ئاغای ڕەحیمزادەش خوددا هەڵناگرێگە بانگم دەکرد زۆری پێخۆش بوو ئەما ئەگەر ڕۆژ دەنگم نەدەکرد باسی دەرمان چێچم نەدە هەر حەسەن نەبوو دەرمان چێچانە دەفرۆشتونە بلاخەرە پێشەش دانە بوو فرۆشت من پێم یەک دانە ژۆ بەرە من کەوت یعنی ئەو دەمی دەمدا نازان بە سەتی بە چەندی ئەمان دەرمان چێتی دەرمان چاک بوون زۆر دەرمانی چاک بوون ئەوەش دەرمان چێتی ئاغای ڕەحیمزادە جا ئەگە بانگم دەکرد زۆری پێخۆش بوو دەمکوت دەرمان چێت موشەکێ زەمین بە هەوای چێت ئەسبێ گەنێ منێ یان کوت چۆن دەمکودار هەر بە دوویان دەکەوی ئەوە وەکو موشەکەی وایە بە دوو چێت ئەسبێ دەکەوی زۆریان پێخۆش ئامتالبی دەفرۆش دەرمان چێت شت دەفرۆشت کۆرادیە ببوومە دەگەڵ جیرانەکان بووبمە هەمکار هەتا ڕۆژێکی باسی
شربەت فرۆشتنی کاک عەلی ڕەحمەتیم دەکرد. کاک عەلی شۆرەتەکەم دەو دەمیدا لەبیر چۆوە تریاک سەنجاقی ئاغای سنجاقی بەڵێ کە تریاک ڕۆژێکی مزەفەر بەڵێ پێیان دەکوت کاک عەلی تریاک مزەفەر هات کوتی کوڕە حەسەنەوە شەربەتێ من نافرۆشە بڕەچی بانک بکە کوتم سەر چاوم بام بانگم کە ڕابتالبێ حەسەنە خۆل دەوای زەدێ ساوت یارەغان سەرەتان دوای باسی شەربەتم کرد کوتم شەربەتی سارد و شیرین لێرەیە شەربەتی عەلی تریاک لێرە هات کوتی حەسەن کوتم کوتی بەسە بەسە نامەوێ نام کوتم بۆ کوتی بۆ دەڵ عەلی تریاک کوتم بابە شەربەتی عەلی تریاک چیە کوتی بابە باسی شەربەتەکەی بکە باسی ئەو شەربەتی عەلی تریاکی بکە بە قوربانی تۆ دەم وەڵا خدا هەڵناگیر شەربەتەکەی خڕ کردەوە پاش ڕۆژەکی فرۆشا یانە فرۆشا خەری کردەوە لەبەرەو شەربەتی عەلی تریاک پێت بۆ بە من دەڵێن حەسەنە خول بۆم بە حەسەنە خولی قەڵزنی مەتوب بە بۆ حەسەنە خولێت و قەڵزنی بۆ بە عەلی تریاکی قەڵسی با بکەم کوتی ئەخر نێوەکە باش نێ تریاکە نێوەکە خۆش نییە ڕاستیشی دەکرد باشە سێ مزەفەری بوو بەڵێ کاک حەسەنە توەوە خۆشمە و قسە خۆش و شەت دەکردوانە قەدوا هەیە زۆر دڵت یەشابێ بریندار بۆ بی و دڵێشانەکەت ساڵانێکی زۆر کێشابێ نا ئەسڵەن شتیوالە نەبووە یعنی ناڕحەت بوومە کەسێکی کە با شوخێکی من ناڕحەت بۆ یافلان بۆ وەلی قەت بەردەوام نەبوو شتە چەند ڕۆژێکی دوایە کە تەرەفم دیتۆ سڵاوکم لێ کردوتۆ لە بەردڵم چووتە دەرێ هەر بۆ خۆم سڵاوم کردویتەوە یا ئەو سڵاوی کردویتەوە ئەوانە بوونە وایە جا ئەمە بێەوەی کە ئەگەر پێت مەسلحەت نەبوو نێوی نەفەرەکەی نانی ناژڵێن کە لە چەندە لە تۆ دوورەیە لە نزیکە بەڵامە تۆ جارێک لە ڕووداوێکی ژیانتدا کە تووشی قاچاق بوون و ئەوانە دەبی لە کەسێکی دڵت دێشەوە دڵیشت بۆ هەمیشە لێ دێشێ ئەوم لە بیرە دەنا بڵێ دڵێشیم لێ هەبی نا لە بیرم ناچێ لە بیر ناچێت نا ئەمما دڵێشیم لێ نییە ئانش بیبینم لەوانەیە ماچێشی بکەم شاید بەو شوخەی من یا بۆ ماچەی من یا بۆ هەواڵپرسەی من هدایەت بترێ بگەڕێتەوە ئومیدوارێکم کەم کەرێتەوە بەڕاستی لە شنۆیە بەڵێ ئەمە نێوی شتی نانین وەلی ئەوەندەی باس کە بۆ لەوی ناڕەحەت بووی لەوی فزولی لێکردم ئەمنی معرفی کرد بە ئیتلاعاتێک کە من چوومە چەندجیان لە عێراقێ دیتنی چەند برادەران کە پێشمەرگە بوونەوە برادرانی خۆشەویست ئەو هاتبوو جێڕابوویەوە بە ئیتلاعاتی بە ئیتلاعاتی پێڕابەوە ئیتلاعات ئەمنی بان کرد ئەمیش هەڵاتم بە واقعێت زانی مەوزوع کرد بەڵێ جاسوسی کرد هەر دەو مۆزوع 4 مانگ و 20 شەوان بەڵێ 4 مانگ و 20 شەوانە من هەڵاتمە لەسەر مۆزوعی کاتێک کە هەڵاتم هاتمەوە بۆ ئەوەڵین بار دە زیندەجیمدا دە مقابل ماڵ و منداڵی خۆمدا گیریام زۆر ئەزیبیش وەزیەتی ماڵم زۆر تێک چوو بوو وەزیەتی منداڵەکان زۆر تێک چوو بوو هەر لە دویوەی بووم کە واقعان کارەکەم ڕێکوپێک بی ئەویش برادران بەڕاستی کۆمەچیان کردم وەشتەکەیان حەل و فەسل کرد مەمنونیانم ئەوەی کە حەل و فەسلشی کرد ئەرهانی شەر مەوجودە قەتشم لەبیر ناسی پێشم خۆشنێ نێوی بێنم و ئەوەی کە فزولیشی کردووە هەتا خزمەهانیشی لێرە و براشی شایەت هەر لێرەبی لە سوئێدێ من لە بیرم ناسی دەنا بڵێ لێ ئۆقدە بم نا ئەوە نییە هەرەوە بەڵێ زۆر باش زۆر باش خۆشەویستان ئەوەی دیتتان ئەوەی بیستتان بەشێک بوو لە قسەکانی من لەگەڵ کاک حەسەنی بەڕێز سەبارەت بە شۆخی و کەسایەتیوی و بیر و بۆچوونی و ڕەنگە زۆر بە کورتی لەسەر شتەکان دوات بین و ڕەنگە 2-3 ساعتی بوێگە بمان هەیە هەلانی کەم لە ئاراستەیەکدا بڕۆین ئەگەر ئێوەی بەڕێز لەسەر ئەو قسانە یان بابەتێک کە بۆ مۆزوعانە دەچیە ئێمە هەر بابەتێک کە لە تەلەڤیزیۆن میدیاکان سەرنجیان پێنادرێ و باسییان ناکرێت دەهێنە بەرباس جاگەر ئێوەی خۆشەویستیش شتێکی ئاواتان بۆ دەربڕین بۆ باسکردن هەیەت کە پەیوەندی بە من بکەن ئەمن مام کوردنژاد لە خزمەتتاندا دەبم و دیمانەیەکی پێک دێین و باسی لەسەر دەکەین بۆی کە ببین بە میوانی ماڵەکان کاک حەسەنی خۆشەویست زۆر سپاس کە لەگەڵم بۆی
زۆر سپاس لەبەرە تۆ دەمرم کە تەحملی قسەکانی منت کرد و بە قوربانی تۆ دەبم. باشابی بێ احترامی نەبێ هەم لە لای بینەرانی خۆشەویست هەم لە لای خۆشت ڕاهات ویستمان کەمێک مۆزوعەکەی بکەینەوە. شتێکشم باز نەکرد کاک حەسەن وەختی خۆی یەکێک لەو چەند کەسە بوو چەند کەسەی هەیئەتەی بوو کە چون بۆ خوازبێنی خێزانی من وە کاک حەسەنیش دەگەڵ بۆیە ئەمن احترامی تایبەتم بۆیە بەڵام بەرحاڵ شۆخی بۆ باسەکەەوەی دەخواست کە بڕێک شۆخی بکەین. سوپاس کە لەگەڵم بۆ هیوادارم ساغ و سڵامەت بمێنی و پێوە شنوێ شۆخیان بکەوە و لەگەڵ خەڵک و ڕەفیق و هاوڕێکانت ئینشاءڵڵا حتمما دەبی حتممەەوە بە وجود دێ پاشەوێژە منەوە 5 ساڵ 6 ساڵە نەخۆشم ئەگەر چاک شتەکانم بە جوانی لەبیر نینە دەنا بەڕاستی ئەلحانی شەر نەخۆشم بە شەقەی دەڕوم پاشەوێژ پەرستارمەنە بە واقعێت لێرە دێن ئەو کاریم دەکەن کوڕەکەم زۆرتر دێ ئەو کاریم دەکا ئەم سوپاسگوزاری بەڕاستی ئەو دەوڵەتەیم کە ئەلحان لێ ژیان دەکەم زۆر زۆر سوپاسگوزاریمە کە ئەو ژیانی لێرت بوون بە وجود تێناوە ئەگەر لە هەر جێگایە شریکە بام وەزیێتم زۆر 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 نازوورتر دەبوو دکتۆرەکان و کەسەکان و جێر سایەی واقعەن پەرچەمی سوئێدێ ئەم ژیان دەکەم سوپاسگوزاریمە زۆر زۆریان سوپاسگوزار تەبێ ئەمە دەبێ سوپاسگوزار بین سوئێد فەنلاند نۆروێژ دەنمارک ئەو وڵاتانی بەتایبەت شمالی ئەوروپای بەڕاستی بۆمە زۆر باشن بەڕاستی جاری وا دەڵم لە دایک و باوک بۆمە باشتر ئەو یەقین بەواقعێت ینی بەواقعێت یانی هیچ کەسێک دایک و بابی وای بۆی باش نابێت کە سیستمی ئەو وڵاتانە بۆن باشن ئەمن دەستم ئەوایە بەڵام لێرە کار و ژیانی خۆم هەیە و بەڕە دەچم و منەتم بە کەس نییە و تەنان ڕەنگە بتوام جاری وایە دەستی کەسێکیش بگرم بەڵام ڕەنگە گەر لە وڵاتی خۆمبان بەداخەوە کەوتبینە ژێر منەتی خەڵکی بەداخەوە ژێر منەتی خەڵکی ژێر سەردەنیشی خەڵکی ژێر زۆر کارایی دیکە کە ئەسلەن دەوەهمیشندانە دەگەڕا ئەو جارەکانە وەک شتەکەشی چۆن با ئینسانهای باششمانەنە ئینسانهای گەورەشمانەیە ئەمە بەداخەوە گومنامن سیستم بەنا ئینسانەکە باشن سیستمڕانی غەڵەتە هەر ساغ و سڵامەت بی هەر بمێنی بۆمان زۆر سپاس قوربانی تۆ دەبم خدا تۆش بەوە بێڵی ئەرشاد بین ئومیدوارم بتوانین ڕۆژێکی بچینەوە شنوۆیە ئەو شوخیانە هەر لە شنوێ بکەین با شادتر بین و شادتر بین گەرن مازاکە گەرنەت ئی هەموو کەسێکی خۆش و ئازابی ڕۆحی هەموو شەهیدەکانی شاد بی هەموو شەهیدەکانی ئەو ئینقلابەت کە بە وجود دێ و هیندەشی نەما بگاتە جێ واتە ژن ژیان ئازادی بەڵێ ژن ژیان ئازادی بە قوربانیان بم و قوربانی ئەو خۆڵی سەر قەبری هەموو شەهیدەکان بم